ڕۆژی دەرچوونی بەشێک لە پەکوو لە چاوگەشتەکانمانن لە قۆناغی باخچەوە بۆ قۆناغی قوتابخانە و بە زمانی ئینگلیزی و لە سیستەمی ئۆکسفۆرد توانیان منداڵە چاوگەشتەکان توانیان بە سەرکەوتوانە ئەم قۆناغا بەڕێ بکەن. ئەم بۆزە فەرمانە گۆرانگە و خۆش بوو دەرچوین ئێستا گۆرانگتە بۆ دەر وایتە بۆ بنە وایتە بۆ بنە کڵاو 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 بۆ دوتە سێڵی بۆ تو دەفڕاو هەر لە ڕەوزە بووم ئەمجاکە ئێستا لە تەخەڕوجێ هەموومان گۆرانی و ئەو شتانەمانوێت. شغلي هو رسم على الزجاج والخشب. بلشت أنا بالرسم على الزجاج تقريبا قبل 5 سنوات، وبهاي السنة الأخيرة هو استخدم التقنية الجديدة، هو أنه استعملت ألوان الزجاج لكن على الخشب. أغلب شغلي هو يمثل الطابع التراث البغدادي، وعندي بعض الرسومات بها يعني شغلات إسلامية. My name is Keith Mould. I'm from South Africa. Yes, it's my first time in Turkey, first time in Istanbul, and I've had a wonderful time. I actually came with my wife. We spent some time being tourists here. Festivalde çok eğlendim. Arkadaşımla beraber uçurtmamı uçuruyorum. Çok eğleniyorum.